وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە لە چوارچێوەی دیوێتەکانە ئاخرین شۆڕشە هەم گەرەکمان نەبێژین بۆ ئێمە ئاخرین شۆڕشین. ئایا ئەم ئیدعایەشی گەورەس؟ بزانن خەڵکی کوردەوار، ئێمە وەختێک بەحس لە کوردیەت ئەەکەین، ڕاحەتترین و ئاسانترین شتێک کە نەیارە ئێمە گەرەکی بێدەسی بۆ بوات هەڵسەنگاندنە ئێمە لەگەڵ تەواوی ئەو شتانەسە کە ئەو تەسویرێکی لێ هەست، شتێکی لێ بیستگە. وەکو چی؟ وەکو ئەوەی کە لە سەردەمانێکە لەم ئوروپا شتێک بوو بە باو بە ناوی ڕەیس یا عنسوریەت یا بەرتەریە نژادی. مەسەڵەن ئەم ئوروپایانە وتیان یە نژادێک هەست، یەک عنسورێک هەست بە ناوی نژادی ئاریا، و ئەم نژادە لە بەشەرا دروست کریاگە کە فەرمانڕەوا بێ، زیرەکترن، تێگەیشتووترن، کولتور دروست ئەکەن و ما بەقیەی بەشەریەت بۆ ئەمە دروست کراون کە خزمەتی ئەم نژادە بکەن. بۆ خاتری ئەمە لە عیلمە جەدید کەڵکیان وەرگرت، لە دەروون ناسی کەڵکیان وەرگرت، لە پزیشکی کەڵکیان وەرگرت، لە زیست شناسی و بوونەوەرناسی کەڵکیان وەرگرت. بۆ خاتری ئەوەی بێن یەک سیستەمێ تەڕاحی بکەن و بڵێن بڕێک ئینسان بەسەر ئینسانەکانی ترۆزاڵترن. مەسەڵەن نەیارە ئێمە کە ئێمە باسی کوردیەت ئەەکەین پێی وایە ئێمە لە عنسوریەت باسەکەین کە ئەڕواتە قاڵە بە فەشیزم و ئەڕواتە قاڵە بە نەزیسم و ئەمانەی کە نمودێکیان هەست لە تاریخی متەئەخری دنیای ئەمڕۆ قەرنە بیستە. یان ئەوەی کە تۆ های بە شوێنە دروستکردنە کیانێک و دەوڵەتێک بۆ میلەتێک. میلەت ئەم وشەیە یان نەتەوە هەرتکی وشەیەکی متەئەخر دروست کراوە بەر ئەساسی زەرورەتیشی دروست بووک، یعنی چۆنیەتیە داڕشتنە دەسەڵات و چۆنیەتیە جیاکردنەوەیە دەسەڵات. ئەمانە ڕەبتیان بە تاریخ دنیای غەرب و عەسرە جەدید هەست. نەتەوە شتێک نییە خوا هەروە داوێتی، هەروە دروستی کردوێ، بەڵکو بڕێک گرێ و بەست، بڕێک قەرارداد لە نێوانە عیدەیەک ئینسانەدا ئەنرێ، سنووریشی بۆ دیاری ئەکرێ و بەمە ئەڵێن دەوڵەت نەتەوە. یا ئەوەی کە نەتەوە ئەبێ سازی کەی، ئەبێ دروستی کەی، مەسەڵەن میلەتی فەڕەنسە دروستکەی، میلەتی ئینگلیس دروستکەی. وەختێک کەسێک ئەم قسانە ئەکا ڕواتە قاڵبە ناسیۆنالیزم. ئێمە ناسیۆنالیست نییەین وە کاورا کە گەرەکیسی ئێمە خەتاب قرار بات تی ناگات. منزور چییە؟ مەسەڵەن کە ئێمە قسەکەین هەموو کەسێ فێر بووگە بە تایبەتی لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و دەڵێ شۆڤێنی، یعنی فەشیست، یعنی ئینسانێک کە ها بە شوێنە ئەوەی کە ئێمە یەک چۆنیەتیەک لە بەرتەری و گەورەییمان هەست کە فەرقەکەین لەگەڵ دیگەرانە و بەسەر دیگەران و ئەرجعیەتمان هەست کە سوارە ملە ئەمانە بووین. ئەمانە لە چی وتێت؟ ئەمانە لەو بەشێکی فرەی لە نەزانین وتێت. نەزانینەکە عمومیە، یعنی خەڵکەکە نازانێت. خەڵکەکە ئەم قسانە فێر ئەوێ. لەکوێ فێر ئەوێ؟ لە ژیانە ئیجتماعی خۆیە، لە تەلڤیزیۆن فێر ئەوێ، لە ڕۆژنامە فێر ئەوێت، لە سەتەلایت فێر ئەوێت، لە کتێب فێر ئەوێت، لە باس و تەوەر و شرۆڤەکردن و تەفسیر و تەحلیل فێر ئەوێت. ئەمە بەشێکی فرەی مردمە و مردم ئەم وشانەی کە بەکاری ئەوات هیچ کامیشی لێی تێناگات، بنەوشەکە ناناسێ. ئەوەی کە نەیارە ئێمە بێگەرەکی بێ حەملە بکا بە ئێمە ئەشوبهێنێ بە ناسیۆنەلیزم، ئەمان شوبهێنێ بە فەشیزم. ئەساسە ئەمانە بەستریشی تاریخی هەست، کارکردە خۆی هەست، ڕەوایەتە خۆی هەست و ئەمانە ناخواتە قاڵبی ئێمەوە. بۆ ئێمە بەحس لە کوردیەت ئەەکەین
تەفاوتە کوردیەت چییە لەگەڵ مابەقیە بۆ ئێمە ئێژین ئێمە ئاخرین شۆڕشین ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ لە ماوەی 5 ساڵی ڕابردوو ویستویەتی پلە پلە قۆناغ بە قۆناغ مەرحەلە بە مەرحەلە قاپی بە قاپی دەوران بە دەوران ئەمانە بەحس بکات کە ئێمە سەردەمێکمان دەورانە ئیر بوو ئێستاوایە ناوە دەورانە تفاقە بزانن ئەگەر ئێمە ئەمانە نەناسین ڕوبەڕووبوونەوەمان لەگەڵ دنیای ئیمڕۆ ڕوبەڕووبوونەوەی ئینسانێکی جاهلە ئینسانێکە کە چاوگوێی بە سیاگە ئینسانێکە تا حاڵی ئەوێ تەمەنی بەسەر ئەڕواوە لە بەین ئەچێ ژنێرای ئێمە 6 ساڵی و قەسەمی خوارد ئێستا باڵغ بووگەم دوای 6 ساڵ ئێستا باڵغ بووم بەهەر سوورەت ئەمانە بەرەبەرە ئێشێ کارکرد خۆیان و ئێشێ یەواش یەواش مەسئلەی خۆیان دەربخەن من بۆ خاترەوەی ئەم قسانەی کە ئیکەم فەهمی بڕواتە سەرۆ تێگەیشتنی بڕواتە سەرۆ من لە سەرەتای شەو وتم لە کوردەواری ئێمە پابلیک فیلسۆفی نەکریاگە یعنی چۆنیەتیەن بەحسە فەلسەفیە کە هەموو کەسێک لی تێبگا هەموو کەسێک لی حاڵی بوێت کە ئاستی تێگەیشتنی کۆمەلگا بواتە سەرۆ تیا مشخص نییە بزانن ئەو شتێک کە لە ڕاپەڕین بەحسەکری کوردیەت فەلسەفەیەکە لە چۆنیەتی جەهەنبینینێکە کە لەسەر ئەم ئەساسەوە ئینسانە کوردی حیاتە کۆمەڵایەتی خۆی دائەڕژێنێ نەزمێکە نەزمی کوردیە کوردبوون سفتێکە کە ئەم ئینسانە بەهۆی ئەو فەلسەفەیە کە چۆن دنیا ئەوێنێ و دنیا تعریفەکات و پێی ئەگا و ئەساسە حیاتە خۆی لەسەری دائەڕژێنێ فەرقی چییە لەگەڵە ئەوەی کە ئێمە پێی ئەڵێن نظامە سوڵتە نظامە سوڵتەیش جیهانبینیەکە جیهانبینیەکە کە باڵی خۆی بەسەر جیهانەوە دانیاگە و هەموو بەشێکی ژیانی ئینسانی برگەسە ژێرە تاریفە خۆی فەرقە کوردیەتە کە جیهانە سوڵتە چییە کوردیەت نەزمە جیهانە سوڵتەیش نەزمە هەرچیان نەزمن فەرقیان چییە لەگەڵ یەکتریا ئێمە معتەقدین و سابەتی ئەکەین نەزمە جیهانە سوڵتە نەزمێکی دەستکردە مەسنۆعیە بەڵام نەزمی کوردی نەزمێکی تەبیعیە یعنی هەموو ئینسانەکانی کۆمەلگای کوردەوار تیا بەشدار بووگن لە داڕشتنی جێبەجێکردنی بەرەو پێشچوونی لە نظام سوڵتە نەزم خەڵک داینانێ بەڵکو ئۆرگانیزیشن دای ئەنی نیهاد دای ئەنی مؤسسات دای ئەنی ئەوان دای ئەنین و ئەوانن کە کۆمەلگا ئەکێشێنن بە شوێنە خۆیانە ئەوانن کە دخاڵەتە خەڵک لە ژیان خۆیانە قەت ئەکەن و ئینسانەکان لە چارە نووسە خۆیان لە ئاسۆی بەرەو پێشە خۆیان بەری ئەکرێن بێبەریان ئەکەن و نایەڵن ئینسانەکان ڕۆڵی خۆیان لە کۆمەلگا بگێڕن خۆ ئەم فەرقە مەوجودە جەهانێک لەگەڵ جەهانێکی ترە پارادایمێک لەگەڵ پارادایمێکی ترە نەزمێک لەگەڵ نەزمێکی ترا دەرکەوتگە ئەساسی ئەوەی کە ئەمانە حملەیان کردگە بە کورد وە کورد هێرشی پێکریاگە وە کورد لە ماوەی 300 ساڵی ڕابردووە و قاپی بە قاپی قەتیس کریاگە بەرەو دوا چووگەسۆ و ژەهراوی کریاگە دلیلی ئەوە نییە کورد چوارچاوی هەز دوودەمی هەز قاچی زلترە لە دەسی کورد ناشیرینە یا شیرینە دلیلی ئەوەسە کورد نەزمێکی هەیە و کوردبوون نەزمێک ئەخولقێنێ کە لە بەرامبەری نەزمی ئەمانە نەزمە کوردی ئینسانی ئازاد و ئەخلاقی ترە ئینسانی ئازاد و ئەخلاقی ترە
هبون جهان كردي يعني هبون تهديد نظام السلطة جهاني. مثال دم ایالات متحده امریکا پاش شر جیهانی دوم خوی کرد با سوپر پاور ابر قدرت بانترین دەسەڵات دنیا. ایالات متحده امریکا بو اوی ما بقی جهان حساوی لیبون ناوی یک دانه وڵاتیشی لێ بترازید، ناوی لێ بترازی. ئەساسی ئەوەی کە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا چووە ناوە شەڕە ڤێتنام کە لە ئەسڵا شەڕە فەڕەنسە بوو بە ڤێتنام مستەعمەرەی فەڕەنسە بوو، ئەوە بوو نابێ تەنانەت یەک دەوڵەت بەرامبەر بە ئیرادەیە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بوێسی، ئەنا بەرد لەسەر بەرد نابێسی. ئەگەر ئێمە لەمە تێگەین ئەو جار ئەزانین نظام سوڵتەی جیهان ناتوانێت تەحملە کوردیەت بکە. کوردیەت زوان نییە، کوردیەت جلوبەرگ نییە، کوردیەت بریتیە لە نەرید، مەراسم، ئێڤنت و ناموس. ناموس بە ئینگلیسی ئەوێتۆ کامن لۆ. کامن لۆ ئەوێتۆ ناموس بە کوردی. ناموس ژن نییە، ئەندام زێژن نییە. بۆ من ئەمانە ئیمڕۆ تۆزیح دەم. بۆ من ئەم مقدمە هاتم بۆ خاتری ئەوەی ئێوە بفەهمن منزورە من چییە. من ئیستا فایلێکی 37 سانیەیی لە مقابلەیە شەخصێ بەناوە کاوەیە ئاهەنگەری لەگەڵ کابرایەکی سەر بە کۆرپۆرێشن جوولەکەی ئێرانی دائنێم بۆتان. کاوەی ئاهەنگەری کێز؟ کاوەی ئاهەنگەری ئەندامە حیزب دموکرات بوو. کاوەی ئاهەنگەری وتەوێژە حیزب دموکراتە کوردستان بوو، یعنی بەشە عەبدوڵڵا حەسەنزادە. پاشان لەوان هاتە دەرەوە ڕوویە لای مستەفای هێجری. کاوەی ئاهەنگەری چووە ناوە تەلەڤیزیۆنە فارسیەکان وەکو هێمنە سەیدی، وەکو کەسانێک کە ئەنوەنە ناوی منۆتۆ و BBC و تەلەڤیزیۆنهای جۆرا و جۆر خۆیان دەرئەخەن بە عنوانە چێهرە و پەدیدەی کوردی قسە بکەن لەگەڵ دەسەڵات دیسکۆرسی حاکمیەتە. جا ئێستا گوێ بگرن. کاوەی ئاسنگەری و ئەم ساڵە کاوەی ئاسنگەری هەر لە ڕۆژی ئەوەڵ و لە ڕاپەڕینە کوردەوار سەربەخۆ و وێژریا ئەمانە کارمەندانە سیستەمن. ئەمانە نە کوردن نە گوزارش لە جیهانە کوردی ئەکەن. کێ کوردە؟ ئەو کەسەی گوزارش لە جیهانە کوردی ئەکا. بزانن مثال بدەم لەبەرەوەی تێبگەن. مەسەلەن کابرایە کەس پێشمەرگەوگە، ئیستا دزە، جەردەست. کابرایە کەس پێشمەرگەوگە دەسی برگە بۆ ماڵی مردم، دەسی برگە بۆ ژنی مردم، بە معاملەی کردگە لەگەڵت داگیرکەرە. کابرایەکی تریش هەست ژیانێکی عادی کردگە، بەڵام دەم ژیانە عادیە دزنەوگە، درۆزن نەوگە، بێئەتبار نەوگە، ماڵە مردمی نەخوارگە، دەسی بەسەر ژنە مردمان نەکێشیاگە، مردمی بە ئینحراف نەوردگە. ئەم ئینسانە کوردە، ئەمە کوردە، ئەو پێشمەرگە نەکوردە. ئەمە بۆ کوردە لەبەر خاتریەوەی ئەم ئینسانە بە تەواوی نەریتی کوردی و نەزمی کوردی جێبەجێ کردگە. ئەمە کوردە، ئەو یەکی نەکوردە. ئیستا من ئەمە ئەکەم و من ئەزانم ئەم بەحسە قورسە بۆ ئێوە ئیمکانی هەست ئێوە لی تێنەگەن. بەحسەکە سەهلە ممتەنەعە، هەم فرە ئاسانە هەم فرە پێچیدەست، هەم فرە ژڵەژیاگە. لذا من ئیستا ئەمە ئەکەمە بۆ ئێوە. فایلێکتان بۆ لێ ئەدەم و تێمە سەرە ئەساسە ئەم قسە کە ئەم قسە چۆنە تا ئێوە بفەهمن کوردبوون یعنی چی. بەخش پەنجم منازرە با حیزب دموکرات و کوردستانە ئێران. ئەم ئاغا داینیاگە ڕزا حازلی لەو دەم دڕیاگە کوروش بازانە تەماشا بکەن. ئەوە کاوەی ئاهەنگەری قسە ئەکە. بریتانیا از ملت ها نیشنز صحبت شده، از نیشنز. از این شما در یک بحث ساختار یونیتاری هست بریتانیا یا نه؟ اجازه بدین
قانون اساسی بریتانیا قانون اساسی نداره آقای عزیز. شما نمیدونید در این حد که بریتانیا تنها کشوری هست که قانون اساسی ندارد و بر پایه سنت داره میشه. شما در این حد نمیدونید، اومدید بحث میکنید. اجازه بدین، اونجا ملت ها هست، نیشن ها هست، قانون اساسی ندارد بریتانیا. اجازه بدین بزانە بەحسەکە وابوو کاوەیە هەنگەری وتی لە قانون ئەساسی یعنی لە دەستورە بریتانیا بەحسی میلەتەکان کراوە، نیشن کراوە. کابرای سەر بە کۆرپۆریشنە ئێرانی وتی کاکە بریتانیا قانون ئەساسی نییە، تەنیا وڵاتێکە کە دەستوری حکوومەتی نییە. تۆ ئەمە نازانی کە ئەمە نازانی چۆن هاتوویتە ناوە مناقشە. ئایا ئەم قسە ئەمە ئاغا کردی ڕاستە؟ بەڵێ ڕاستە. بریتانیا دەستوری گشتی نییە، یعنی قانونە ئەساسی نییە. نێسی لە بریتانیا چی هەست؟ کامن لۆ هەست. کامن لۆ بۆ کاوەیە ئاهەنگەری و ئەمسالە کاوەیە ئاهەنگەری بەناو کورد ئەمە نافەهمێ. بۆ من بەمانە ئێژم باقرزادە کاورایە بوو خەڵکی دەشت و 2 ڕۆژ بۆ سەفەر چووە شار. دەسێ قات و ڕیباتی سندوور ڕیباتەکە کراواتەکەی ئەوە نەپان و یەک شت فێر بوو کراوات بووە سێ کوت و شەرواڵ بکاتە بەر. ئیتر کەسێکیش بە ناوی بچووک بانی نەکا. عەینوڵڵاه بۆی نییە کەسێ بە تۆ بێژێ. مەسەڵەن لە ئاڵمانیا تۆ کەسێ ناناسی پێی نایێژی دوو یعنی تۆ، پێی ئێژی زی یعنی تۆی متشخص، تۆی بێگانە بە ئەحترام و مەسەڵەن ئێمە نایێژین تۆ بێتەربیەتیە، ئێمە ئێژین ئێوە. کاورا ناناسم تۆی چیتە تۆ. تەوەجۆکەی کە نەیناسی احترامی بۆ دانی، سنوورێک لە کەلامە دانی، پێیژی ئێوە. باقرزادە تەمام هۆڤیەتێکە گرتووی ئەمە بوو. ناوێ کەس پێی بێژێ باقرزادە. عەینوڵڵا عەیبە. کاورا لە لادیا فەقەت و عەینوڵڵا بانیانە کرد. ئەم لە شارە هاتووە فەرقی کردو. 2 ڕۆژ بە سەفەر چووە شار. دەسێ قات و ڕیباتی بەناوە تەپوتۆزە لادیا ئەکردە بەر و کراواتێکی پانی زلی ئەوەست و خەڵک بانیە کرد عەینوڵڵا ئەیوو باقرزادە و باقرزادە باڵم کۆن. ئەمە کێ بوو؟ ئەمە دەهاتیە بوو وا ئەقڵی تەکانی نەخوارد و سێشت فێر بوو. قات و ڕیبات بکاتە بەری، کراواتەکەی پانوێ بۆین باخەکەی فرە پانوێ حەچی پانتروێ شاری ترە. پاشان کەس پێی نێژێ عەینوڵڵا، خەڵک پێی بێژێ باقرزادە. ئەم ساڵە کاوەیە ئاهەنگەری کە من پێیان ئێژم دەهاتی باقرزادەن. بۆ باقرزادەن؟ چون ئەمانە ئەساس جەهان ناناسن، فەلسەفەی سیاسی ناناسن، ئیقتساد نازانن و ئەمانە بووگن بەچی؟ بووگن بە مبارزینە مەردەمە کوردی. ئەمە ئەم دیواتیا مشتی جاهلە دەهاتی ئەکرێنە مبارز بۆ کورد. بۆ ئەم کاورا بۆ نازانێ لە بریتانیا کامن لۆ حاکمە نە دەستوری گشتی. بۆ لەبەرەوەی ئەم ئینسانە جاهلە فکر ئەکا جەهان ئەو شکلیەوە ئەمریکا بەحسیەکە و زانکۆکان بەحسیەکەن. هەموو وڵاتێک حکوومەتێکی هەسوو، هەموو وڵاتێک دەستوری گشتی هەسوو. بۆ وا فکرەکە ئیتر پەیمانە حەیدەری یا فاشیستە یا ناسیۆنالیستە چون باسە کوردەکە. نافەهمێ پەیمان حەیدەری توانێت شتێکی تروێت، تعریفێکی تروێ کە مەوجود نەوێ. ئێستا من ئەمە ئەکەمەوە. دەوڵەتە بریتانیا پیچیدەترین، قدرەتمەندترین دەوڵەتە ئوروپایی و غەربی بوو لە تەیە 300 ساڵ 400 ساڵە ڕابردووە. ئستعمارگەرترین دەوڵەتە جەهان دەوڵەتە بریتانیا بووگە.
ئەساسە فرەیەک لە سیاسەتەکانە جیهانە ئێمڕۆ بریتانیا داینیاگە. سوال چۆن بریتانیا بە پێچەوانەی فەڕەنسە و بلژیک و هۆلەند و ئەمانە دەستوری گشتی نییە، قانونە ئەساسی نییە؟ سوال بۆ نیسی کەسێکی وەکو کاوەی ئاهەنگەری حیزب دموکرات کۆمەڵە چون نۆکەرن فەرق بەینە دەستورە گشتی وە سنەت ناناسن، قەوانین سنەتی ناناسن. ناموس ئەوەی کە لە کوردی ئێمە پێژین ناموس، لە جیهانە کوردی پێژین ناموس. وتمان لە جیهانە کوردی دوو چمک مەوجودە، ناموس و قانون. قانون بریتیە لە حکم تەبیعەت کە ئینسان تێیا دخاڵەتی نییە، کردەوەی ئینسان دخاڵەتی تیا نییە. بەڵام ناموس ئینسان دروستی ئەکا، کۆمەڵگا دروستی ئەکا و کۆمەڵگا بەڕێوەی ئەوە، کۆمەڵگا نەتاکێک نەمؤسسەیەک. یاسای گشتی چه یاسایەکە؟ یاسای گشتی یاسایەک نییە کە کۆمەڵگا داینیاوێ، بەڵکو عیدەیەک بە ناوی پسپۆڕی بواری یاسا حقوق کۆ ئەبن و دائەنیشن دەستورێک ئەنووسن بە ناوی دەستوری گشتی ئەم وڵاتە. چەند کەس نووساگیانە؟ 100 کەس. چەند کەس نووساگیانە؟ 200 کەس. ئەمە هیچ بنەمایەکی تاریخی و مێژوئی نییە. تەوەجۆکەی؟ بۆیە بەڕاحەتی هەر حکوومەتی ئەتوانێ بێت بڵێ من دەستور دەستکاری ئەەکەم، دەستور خراو ئەەکەم، دەستور لا ئەوەم، دەستورێکی ترتێرم. بۆ لەبەرەوەی مەسنۆعە، دەستکردە، دروست کریاگە بە شێوەیەکی تەبیعی لە تێپەڕینی ژیانێکی کۆمەڵایەتی کە هەزاران و ملیۆنها ئینسان ژیانیان کردوێت و بیریان لە چۆنیەتی ئاسانکردن، ئینسانی تیرکردن، ئەخلاقی ترکردنە ژیان کردوێت و دروست نەوگە 100 نەفەر نووساگیانە. ئەم ساڵە کاوەی ئاهەنگەری و ئەم ساڵە حیزب دموکرات و ئەم ئینسانە باقرزادە دەهاتیانە وا فێر بووگن کە تەبەنە سەرە مردم بخۆن چون غەرب فرە ڕازەکە. بزان ئەمانە وا تەبلیغەکەن کە کورد هەر بەشەر نەوگە، ما بەقیەی جیهانیش بەشەر نەوگە. تا لە کاتە ئینقلابە فەڕەنسە ژان ژاک ڕۆسۆ شتێ مەترەحەکا بە ناوە مافە مرۆڤ. و پاش جەنگی جیهانی دووەم مافە مرۆڤ ئەبێ بە مانیفێستی ئەخلاقی و وڵاتەکان بە زۆرە سازمانە ملەلە متحد مەجبور ئەون منشورە مافە مرۆڤ جێبەجێ بکەن. ئەمانە گەرەکیانە چی بێژن؟ گەرەکیانە بێژن تا بەر لە ئیقدامات دنیای غەرب ما بەقیەی جیهان وەحشی بووگە. بۆ خاتری ئەوەی خۆیان بخونجنن، ئێشێ دەورانی پێش لە خۆیان بکەن بە دەورانە تاریکی، بکەن بە دەورانە وەحشیەت، بکەن بە دەورانە نەبوون و قەتیسماوی و تێنەگەیشتووی. بۆ لەبەرەوەی دەورانە خۆیان بکەن بە دەورانە گەشەدار بوون، دەورانە ڕووناکی، دەورانە تێگەیشتن. پێ ئێژن ئینلایتمنت عەسرە ڕووناکبیری. ئینلایتمنت بەشەر ناگەهان ڕۆشن بوو لە تاریکیە ئەژیا بەشەر. ئیستا سوال بۆ بریتانیا دەستوری گشتی نییە؟ بۆ بریتانیا ئێژێ من کامن لۆم هەست. بریتانیا پارلەمانی نییە، با دوو پارلەمانی هەست. هاوس ئۆف کامەنی هەست، هاوس ئۆف لۆردی هەست. مەجلسی ئەعیان و ئەشرافزا، مەجلسی ئەوام. یانێوە کوردیەکەی خۆمان مەجلسی بۆرەپیاگ، مەجلسی بەگزا. ئەم دوێ هەست. دەی بۆ بریتانیا دەستوری گشتی نییە؟
بریتانیا بە حکوومەت خۆی ئێژێ حکوومەتە هاتگە دەر لە ناوە کولتورە مردمە بریتانیا. ئەمە دەستکرد نییە، ئەمە خەڵکی بریتانیا مەسەلەن بنەمای مەلکی و پادشاهی لە بریتانیا دانیاگە، ئەمە کولتورە بریتانیا داینیاگە. ئەمە ئیدەیە گەردەنکەش و زۆردار بەناوی تەبقەی مۆنارش نەوگن بێن قەبکەنە سەران مەردمە، بەڵکو ئەم مەردمە حتا ئەگەر خۆیشیان شایان نەوێ چووگن شایان هاوردەکردە لە ئاڵمانۆ. بنەماڵەی مەلەکە پێیان ئێژن هاوس ئاف وینزەر، ماڵەکان ناویان هەست وەکو چی؟ وەکو قەڵای ڕواندەز، وەکو قەڵای جوانڕۆ، وەکو قەڵای زەهاو. تۆ بەگزایی کوێی؟ تۆ کوڕەکێ؟ من کوڕە قەڵای جوانڕۆ. قەڵای جوانڕۆ محل لە نشستە بەگەکانوگە. تۆ بۆ مەلەکەی بریتانیای چون من لە هاوس ئاف، هاوس یانێ ماڵ، وینزۆر ماڵەکان ناویان هەست. ئێستا بۆ بریتانیا ناڕوە قانونە گشتی دابنێ لەبەر ئەوەی هیچ کاتێ لە بریتانیا ئینقلاب ناکرێ بەر عەلەیهە دەسەڵات هیچ وەختێ خەڵکی بریتانیا ڕاناپەڕێکە حکوومەتی بریتانیا لەبین بووە. بۆ خاتری ئەوەی مردمە بریتانیا وا کریاگە سەناوی ئەقڵیان کە ئەم مؤسسات و دەوڵەت و چۆنیەتی بەڕێوە بردنە کۆمەڵگا تەبیعی هات کە ئەمە کولتور بریتانیا دروستی کردگە، خەڵکی بریتانیا هەمووی تیا بەشدار بووگە، بۆ تا خەڵک هەست بە بێگانگی لە بەرامبەرە دەسەڵاتە بریتانیا نەکا. یعنی هۆڤیەتە مردمە بریتانیا چییە؟ مەلەکە و پادشای بریتانیا بەشێکە لە شوناسە خەڵکە بریتانیا، کولتورە بریتانیا. مەلەکە لابووی، پاشایەتی لابووی، کولتورە بریتانیا ناقسە. لە بریتانیا قانون قسەی مطلقەوە لە قسەی خوا گەورەترە، بۆ چون مردم وا فکرەکە ئەم قانونە هەنە خۆمان دروستمان کردگە. کولتورە ئێمە وایژێ وەختی ئێمە ماشینی دروست ئەەکەین فەرمانەکەی ئەخینە لای ڕاستۆ because we are British، تەوزیحێکمان نییە، ئێمە حەزەکەین لە لای ڕاستاوێ، حەزەکەین چون ئێمە ئینگلیسین. پس دەوڵەت بریتانیا بۆ خاتری ئەوەی ئەم حکوومەتەی داینیاگە خەڵکەکەی خۆی لە پشتاوێ نایژێ ئەم حکوومەتە دەستکردە، ئێژێ ئەم حکوومەتە تەبیعیە لە دڵ کولتور بریتانیا هاتکەسە دەرەوە، خەڵکە بریتانیا دروستی کردگە. ئێمە یاسا دروست ناکەین بەسەر مردمە بریتانیاوە، ئەمە یاسای خودە خەڵکە بریتانیاست. بۆیە بریتانیا خەڵکەکەی دادگا و مەحکەمەی بەلاوە زۆر مهمە و بە ئەساسە کولتور خۆی ئەزانی. طبقەی مونارش و پادشاهی بەلاوە زۆر مهمە. هیچ وەخت ئینقلاب لە بریتانیا ناکرێت چون خەڵک بەر عەلەیهە سنەتە خۆی قیام ناکە. وەختی ئەمسالە کاوەیە ئاهەنگەری مشتی دەهاتی بەم تێگەیشتوەی دەوڵەتە بریتانیا پەیناون و تێیناگەن، نافەهمن چۆن بریتانیا دەستوری گشتینی هەیڕۆ مەگەر ئەکرێ. تۆیشە بزانی بریتانیا لە تۆ فرە زیرەکترە داهاتی. بریتانیا نایە قانونە دەستکردا بنێ. یاڵەتە متحدەی ئەمریکا ئەگەر قانونە ئەساسی هەست بۆ خاتری ئەوەی کە ئێژێ من لە دڵە ئینقلاب و بەر عەلەیهە ئیستعمارگەری هاتکمە سەدەرۆ، میلەتێکی تازە تەئسیسم وەچیم هەست و قانونە جەدید دائەنێمیتر ئێمە لەمەوە بەدواوە واژیانەکەین. وەلێ خەڵکی بریتانیا ئێژێت من میلەتێکی کەونم، تەمەدونێکی کەونم، لە ئیمتداد ڕۆمۆ هاتکم، لەسەر ساختار و بەشکردنە چۆنیەتی و کولتورە بریتانیا هاتکم و تا بە ئیمڕۆ هاتکم و هەر کولتورە بریتانیا بووگە بە باعسی ئەوەی کە ئێمە ئاغای جەهانوین، گەورەی جەهانوین، دەستکرد نییە. هەموو خەڵکی بریتانیا ئەبێ ئەم خاکە بپارێزێ، هەموو خەڵکی بریتانیا ئەبێ ئەم سنەتە بپارێزێ.
ئەگەر مەلەکە لەوێ دانیشتگە وا لە بەکینگهام پەلاسا هەنە هاوزە وینزۆرە ئەگەر ئێمە یونایتد کینگدۆمین ئیتحادی پادشاهین سەمەرەی هاتنە دەرەوە لە ناو دڵە کولتورە ئینگلیسیە. ئێستا ئێوە ئەزانن فەرقە دەستورە گشتی لەگەڵ فەرقە کامن لۆوە وا لەکوێ کامن لۆوە وا لەکوێ ئەمیانە لە مردم ئیحساسێ دروست ئەکا کە ئەم یاسانە ئەم حکمانە خۆیان دروستیان کردگە بێگانە نییە خۆیان وتکیانێشی وا بکەیتە وا نەکەیتە لەبەرەوەی بتوانین ژیانێکی ئینسانی بکەین یەک بریتانیایی ئەتراز ناکە بۆ لەبەرەوەی بە دەستوری خۆی ئێزانێت لە قانون بریتانیا یعنی لە سنەتە بریتانیا زنا جرمە ئادۆڵتری پێژن جرمە موجودە بڕۆن بگەڕێن موجودە بەڵام خەڵکی بریتانیا ئێژێ ئێمە بەو جێگە گەیگین کە ئیتر مجازاتی زنا ناکەین خۆمان گەیگین خۆمان بەوە گەیگین هەیە موجودە بەڵێ ئێمە یەک زمانێک لە کامن لۆوە بریتانیا زنامان بە جورمەزانی ئمڕۆ بە جورمی نازانی تۆجۆ ئەکەن لەزا تۆ ئەوێنی دەوڵەتە بریتانیا بەری بە هەرچی ئینقلاباتە لە کۆمەلگای خۆی گرتگە هەرچیەکیشی کردگە لەم جەهانە کردگەسی حسابی فەرهەنگی مردمەکەی بۆیە بریتانیا بە نسبەتی وڵاتەکانی تر فەرقەکە دەی تۆ چواردانە دەهاتیە وەکو کاوەی ئاهەنگەری و نۆکەرانە دەوڵەتە ئێران و ئیسرائیل و جوولەکەی جەهانی کە قسە ئەکەن گەلەکیانە تۆ نابودکەن نەیان گەلەکە تۆ بهێڵنەوە کوردبوون نەزمە کوردیە جەهانە کوردیە تۆ وەختێ نەزمە کوردی ئەشێوێنیت تۆ وەختێ مردم بێدەسەڵات ئەەکەی تۆ وەختێ مردم لە سنەتی هەزاران ساڵەی خۆی لە قەوانینی هەزاران ساڵەی خۆی بەری ئەەکەی قانونی بۆ دروست ئەەکەی ئەیدەی بە مدیا هەدەفت ئەمەسە مردم بێدەسەڵات بکەین تۆ مردمە بێدەسەڵات کرد مردم بەرە ئەوێ تۆ کۆیلە و ئیتر کورد نامێنی دانێ خەڵکە سلێمانی و خەڵکە هەمەدان و خەڵکە تاران و خەڵکە ئەنکارا و ئەستەمبوڵ و ئەمانە ئیتر فەرق ناکاتە کە دانەیە ئەمریکاییە هیچ فەرقی ناکە ساختار اجتماعی واسە جامعە واسە قوەی قانونی هەست قوەی مقننە هەست ئیجرایی هەست قوەی چوزانە مؤسساتە جۆرا و جۆر هەست بانک هەست نظامە ماڵی دەستکردە ئەمانە هەست لەوانەیە زۆربەی ئێوە کە گوێ بەم دیبەیتی منە ئەدەن ئێوەش نەتانزانی بێت بریتانیا دەستوری گشتی نییە بەڵام تۆ وەختێ پرسیارەکەی بریتانیا دەستوری گشتی نییەشی پرسیارێکی تر بکەی بۆ بریتانیا دەستوری گشتی نییە ئەگەر ئێژن بریتانیایی فرە زۆڵن و فرە تێگەیشتن و فرە سیاسەت مەدارن یعنی چی سیاسەتە در بریتانیا پێی ئەڵێن کەمتیاری پیر پێی ئەڵێن ڕێوی پیر بۆ ئەمە ڕێوی پیرە مەبەستم ئەوە نییە کە بریتانیا بە واقع سەری خەڵکەکەی خۆیشی کڵاودانە نیاگە با داینیاگە ئەی ئەوە نییە مەجلیسی عوامی بۆیان دروست کردگە ئەی ئەوە نییە قەوانین تەسوی بەکا بە ناوی فەرهەنگی بریتانیاوە درۆ ئەکا فەرهەنگی بریتانیا نییە بزانە بریتانیا ئەرتەشەکەی قەت نایێتە ناوی خیابان ڕژەی سەربازی بڕوا قەت نایێت قەت تۆهین بە مەردەمە خۆی ناکە یعنی تۆ وەختی ڕژە چویت ڕژەی ورد چویت و قاچە کوتا بە عەرزە خەڵکە تێ تەماشاکە یعنی من ئەوە بەسەر تۆزاڵم ئەوە کەلەی سەرە لە ژێر پێمە تەقێنم و خەریکە پەیامە هەنێرێ بە خەڵکی دەوڵەتە بریتانیا قەت ئەو کارە ناکە قەت سەرباز لە بریتانیا مورد تەکریمە مردم نییە تۆ جاران لباسی نظامیت بکردایەتە بەر کەس لە خیابانە و محەلتی نایە بریتانیا تەنیا وڵاتێک کە تۆ بەڕاحەتی توانی شانە بەی لە شانە ئەرتەشیەکەی شانەی لێبەی بەلاتۆ مهم نەبێت چون خەڵکەکەی واسە خەڵکە بریتانیا یەک سرودە ناسیۆنالیستی نییە بیخوێنێتەوە هەمووی فشقیاتە خۆشیان بەخۆیان گاڵتاکەن بۆ لەبەرەوەی ئەساسی حکوومەتەکە جۆرێک لەسەر ملیان و سوار بووگە کە بە خەڵکی ڕعیەتی بریتانیای وتکە ئەم حکوومەتە خۆتان دروستان کردە لە دڵ و کولتور و خۆتان وهات کەسە دەرەوە
ئێمە دخاڵەتمان تیان نەوگە ئەگەر ئۆلیڤەر کرامڤێڵ تێت پادشا ئەکوژێ خۆتان چوون دووبارە یەکێکی ترتان هاورد و کردتان و پادشا وە کرامڤێڵتان لەبەین برد خۆتان ئەم کارتانە کرد دەوڵەتە بریتانیا ئەم کارەی نەکرد مردمە بریتانیا کردی نەریتەکانە بریتانیا کردی چۆنە نەریتەکانە بریتانیا قەشەنگە نەریتەکانە کوردی ناشیرینە چۆنە تۆ ناتوانی کە بنەماڵە نەویت لەگەڵ بنەماڵە زەواجکەی کوڕە مەلەکەی بریتانیا هەر کەسێ ناخوازێ کەنیشتێکە تێت دەوێت بە بووکە مەلەکە ئێشێ باکەرەوێ کچێنی بوێت غەڵەت ئەکا مناڵی ناوێ ئێشێ مناڵی بوێ ناتوانێت پرۆتەکشن بەکار بوات ئەمە بنەماڵەس ئەمە دەسەڵاتە بنەماڵەیەکە کە جەهانی ئەواتەڕێوەتەوە غەڵەت ئەەکەی بۆ خۆت حەیتەرانەکەی قسەی زلەکەی تۆ ناتوانانی قسەی وا بکەی بنەماڵەی ڕۆژچایڵ لەگەر هەر کەسێکە نایڵێ خۆ کەنیشتەکەی بگەڕێ کەنیشتەکەیشێ هۆشی بەخۆی و بوێت تا پێی بڵێن لەگەڵ کێ زەواجکە چون تۆ لەم بنەماڵە لە دایک بووی هەرچیەکە هەسە هەن ئەم بنەماڵەسە شۆهرەتت قدرەتت پێگەی ئیجتماعیت ئەمانە کە بە تۆ گەیگە لەم بنەماڵە گەیگە تۆ ناتوانی ناوە ئەم بنەماڵە خراوکەی وەێ خەڵکی ئەوان بابی کە خەڵکە ئەوان هەر ڕعەتی شوگە ئەوسا هەر ئەوساش لە قەرنە 15 و 16 فاحەشەخانە لە ناوی مردمە ئەواماوگە لە ناوی مردمی ڕعەتاوگە بێ ئەخلاق بووگن دزووگن جنایەتیان کردە وا ئێژن ئەمانە بۆ مردمە ئێمە نازانێ کوردبوون چ شکلیە چون مردمە ئێمە گەوجیاگە دەوڵەت ئەی گەوجێنێ کەسانێک بە ناوی ڕووناک بیر و مبارزی کوردیش ئەی گەوجنن ئەوە دانەیە ئەحمەقیان دەهاتیان ئەڕواتەکە دانەیەکە قسە ئەکا کاورایە خەی پێگرێژێت و چەنی دەهاتیت تۆ نازانی فەرق ئەمریکا بریتانیا دەستورە گشتی نییە دیسانەوە بۆتانی دێدەم خاس گوێ بگرن دیسانەوە بۆتانی لێدەم تا بفەهمن کاورا چ پیتە خەنەیەک بە کاوراکە تۆ وەختێ نەفەهمی جەهان چۆن ئیدارە ئەکرێ توڕەهاتی وایش لە دەمە تێتە دەر قانون اساسی بریتانیا از ملت ها nations صحبت شده از nations از این شما در این یک بحث ساختار یونیتاری هست بریتانیا یا نه؟ اجازه بدین قانون اساسی بریتانیا قانون اساسی نداره آقای عزیز شما نمیتونید در این حد که بریتانیا تنها کشوری هست که قانون اساسی ندارد و بر پایه سنت داره میشه شما در این حد نمیدونید اومدید بحث میکنید اجازه بدین اونجا دەی کاوەی ئاسنگەری و مچەی هجری و عەبەی موحتەدی و قاسملو و مەسعود بارزانی و بنەماڵەی تاڵەبانی و عەبە ئۆجالان دا ئەوەشێن ئەڕۆنە دواوە ناڕۆنە دواوە ئەوسا قەیمی ئەیان و قەیمی ئەیان و حەیا ئاوێکە وا لە ئەگرا تکیا ئەمانە بێحەیان بێشەرمن ئەمانە بێ دایک و باوکن بێ هەمە چیزن بزانن وەختی تۆ ئێژی لە کوردەواریە کەمەن لۆ ناموسی ناوبووگە و کاورایەک چژن چ پیاگەیان و بێناموس یعنی کێ یعنی کەسێک کە هیچ بیا و بەسێکی نەکردگە هیچ شەرتێکی نەکردگە دەی کەسێک زەواجی نەکردوێ چژن چ پیاکە کەسێک دایک و باوکی نەوێت کە سفەتە ئەخلاق و ئابڕۆ و مەردانگی و نانداری و دەستداری و لاداری و عەشیرەداری و ئەمانەی بوێت نەیوێت ئەم ئینسانە خەتەرناکە بۆ جامعە کەسێ وا خۆی ژنی نەوێ وا خۆی پووری نەوێ وا خۆی زەمینی نەوێ وا خۆی ماڵی نەوێ ماڵ یعنی مەڕووماڵات نەیوێ لە ناوی جامعەیەکە دابنیشێ کاوەڕی خەڵکی ئەدزێ زەوی خەڵکی ئەڕوتێنێتەوە دەست ئەوا بۆ ژنی خەڵکی دەست ئەوا بۆ کەنیشتی خەڵکی دەست ئەوا بۆ کوڕی خەڵکی دەست ئەوا بۆ شووی خەڵکی خەڵک لە کوردەواری ئێمە وە ئینسانی ئاوا ئەنوو بێناموس یانێ بێ هەمە چیز یعنی هیچ نەدار یعنی هیچێکی نییە هیچ سفەتێکی نییە هیچ گرێبەستێکی کۆمەڵایەتی نەوەستگە هیچ شەرتێکی نەداگە دێم ئینسانە هیچێکی پێ ناکری هیچێکی نییە ئەمە ئابڕووە نیسی حەیاس نیسی
دایک و باوکە نێسی، عشیرەس نێسی، مەڕووماڵاتە نێسی، زەمینە نێسی، تعلقی بە هیچ کوێ نییە، سەر بە هیچ کەسێک نییە. ئەم ئینسانە خەتەرناکە، عنسورە نامەطلوبە. کاکە تۆ بۆ ژنە نییە، کاکە تۆ بۆ شوت نەکردگە، نا دەبێ ژن بێری تا بووی تۆ ساحێوە ناموس، دەبێ شوو بکەی تا بووی تۆ ساحێوە ناموس، دەبێ باخێ بسێنی تا بووی تۆ ساحێوە ناموس، دەبێ دەسەر کاوەڕە بوێت تا بووی تۆ ساحێوە ناموس، تا ماڵە بوێت، تا ئابڕوت بوێت، تا تۆ ناموسدار بی. بێ ناموس یعنی کەسێک کە شەرتی نییە، شەرتی نەکردگە. ئەمە نەزمە کوردیە، حاڵیتە تا بەر بە جنایەت، دزی، پیاوکوژی، تعەدا، تەجاوز، بێناموسی، نادروسی بگیرێ، خیانەت بگیرێت، دەبێ بەر بەمانە بگیرێ. ئەمە حەوزەی دەسەڵاتە کۆمەڵگاس، خەڵک ئەمەی جێبەجێ کردگە. وەلێ بەرەبەرە لە ماوەی 300 ساڵە ڕابردووە ئەمانیانە گۆڕی، بەرداشتە مردم لەمانە گۆڕیا، غەڵەت حاڵی بوو. مەسەلەن بە زوانە یەدیش جوولەکە ئەم پەندی تازە دروستکراوە بە ناوی پەندی پێشینیان بەکارهات. گیرەم پدەرە تۆ بووەت فاوزل، ئەسپ فەزلە پدەر تۆ ڕاوچە حاوسل. گیران باوکە تۆ فازڵ وێ، لە فەزڵە باوکە تۆ بە تۆ حیچێ ناگا، تۆ چه حاصڵێکە ئەوێ. یعنی خۆت بڕۆ بۆ خۆت کارێ بکە، مێژە من کوڕە فڵانیم. دێ ئەم قسە غەڵەتە، ئەم قسە درۆست، ئەم قسە بۆ خاتری وەسە نەزمە کوردی بشێوێنێ، ئەم قسە بۆ خاتری وەسە نەزمە کوردی کە ئەشێوێ خەڵک بێ دەسەڵاتەوێ. تەمامە دەسەڵاتە خەڵک ئەشێ لە خەڵک بسندرێت و بدرێتە 4000 نەفەر، وما بەقیە خەڵک بێتەوە مەڕووماڵات. چی چۆن حساو کریاگە؟ حساو بەوە کریاگە باوکی پوری بەجێ بێڵێ. دێ چۆن تو باوکە پیا خاسەوێت و لاداروێت و دەستداروێت و بەناوبانگوێت و کوڕداروێت و عەشیرەتداروێت و چۆن ئەمانە بۆ تۆ مەسئولیەت دروست ناکە؟ کوڕەکێت پێژن. خەڵکە وسایی وت باشە تۆ کوڕەکێ پێژن. چۆن فەزڵە باوکە من لەسەر من ناخواوە من ناگۆڕێ، چۆن ژیانی من تەنزیم ناکە. دەی من کوڕە خوێڕیوەم. بزانن ڕەعیەت دوو جۆرە، ڕەعیەتێکمان هەست شغڵی ڕەعیەت بووگە، ڕەعیەتێکمان هەست سفەتی ڕەعیەتی بووگە. ئێمە لەم کوردەوارە بووگمانە کاورا زەمینی نەوگە بۆ خۆی، مەجبور بووگە لەسەری کەسێک کە زەمینداروێت کاری کردوێت. وەرزێروگە یعنی بۆ خۆی باخێکی نەوگە، وەلێ باخی خەڵکی ئەیوەت کردگە. وەلێم ئینسانە شغڵی وەرزێری بووگە، شغڵی ڕەعیەتی بووگە، بە سفەت ڕەعیەت نەوگە، یعنی خوێڕی نەوگە، یعنی بێناموس نەوگە، یعنی گەواد نەوگە، یعنی ئاغا بەگ خان. نەیتوانیگە سوارە ژن و کەنیشکی بوێت، نەیتوانیگە زوڵمی لێ بکە، نەیتوانیگە بەشی بخوا، نەیتوانیگە پەلاماری ئەسڵحەی داگە، پەلاماری شمشێرەکەی داگە، پێ قبوڵ نەکریاگە. دروسە من وەرزێرە تۆم و لێ مناوێت و دەلیلە ئەوەی کە تۆ بێ دەست بۆی بۆ کەنیشکم. هەر لە دنیای ئیمڕۆژیشا هەمانە کابرا کارمەندە، بەڵام هەمانە کابرا فقط کارمەندە. فقط کارمەندی مەسەلەن حکوومەتە هەرێمە، بەڵام نایەڵێت خۆ لە سەنگاوی دەست بە کچەکەی بگەێنێت، بە ژنەکەی بگەێنێت. وەلێ هەمانە هەر ئیمڕۆژ هەمانە کابرا بە سێ واستە ناگا بە مەحمووی سەنگاوی، بەڵام مەحموو سەنگاوی ئەتوانێت دەست بە ژنەکەی بکێشێ، دەست بە کچەکەی بکێشێ، تێی هەڵدا ماڵی بخواوە دەنگ نەکە. ئیمڕۆ هەمانە لە کۆمەلگای خۆمانە کچمان هەیە ئەڕوا کار ئەکا، فرە بە شخصیەتە، دروسە کار ئەکا و حقوق خۆی ئەسێنێ، مەعاشی خۆی ئەسێنێ. بەڵام کچیشمان هەز ئەڕوا کار ئەکا، بە ساحێو کارەکەی سرویس ئەدا، بە ئەوەی سەرەوەی خۆی سرویس ئەدا، لەبەرەوەی دەری نەکەن. بە سفەت ئەم ئینسانە کەنیزە، بە سفەت ئەم ئینسانە ڕەعیەتە. کەمتان نەدیگە هەیە ژن تێت گەلێکی کارکە، بەڵام مەجال نادا بە تۆ خۆی ڕووتۆ بکاتەوە بۆ تۆ، هاتکە کارەکە، نهاتکە لەشی بدۆڕێنی،
نهات کە تۆ دەسی پیا بکێشیت. وەختی تۆ ئیژی کابرا ڕعیەت زادەس یعنی بە سفەت ڕعیەتە نە بە شۆغڵ. ئەنا ڕعیەتمان بووگە خۆی بە کەس نەگۆڕیگە و کردوگە ئینسانە کوردی بووگە یاخی بووگە تۆ لە چوارچێوەی شەرت و ناموس و کوردیە من لەگەڵ تۆ شەرتم کردگە شەرتە شوانیم کردگە شەرتە وەرزێریم کردگە شەرتە جووتیاریم کردگە و تۆ ئیشێ شەرتەکە بۆیتە بەرۆ نەیوەیتە بەرۆ ئەم لە میلە ئەسڵحە بووت ئەم لە شمشێرەکەم لە پەڕێنم تۆ پیاگە نییە و بابزانی. لذا بێکەرامەتی وا لە ڕعیەت سفەتیە نێ لە شغڵە ڕعیەتیە فقط. ئەمانە کە تۆ بە ناوی پسپۆڕ و کار بەدەست و حیزب و ڕەهبەری منتەسەبە بە کورد ئەیانوێنی ئەمانە ڕعیەت زادن بە سفەت. ئەمانە ئیبنە سفەتن سفەتیان نییە نە باوکیان گەورەوگە نەخۆیان عەدەدیکن کەسی ئەمانەی دروست کردگە بۆیە خوێڕین بۆیە نادروسن بۆیە حیزن بۆیە بنەجوون بۆیە جنایەتکارن بۆیە وانە. تو ئیشی ئەمانە بفەهمی تا بفەهمی جەهان چۆن ئیدارەکری. ئیستە ئێمە بۆ ئاخرین شۆڕشین لەبەر خاتری ئەوەی ئێمە تەنیا ئومەتێکین لە جیهانە ئومەتی کوردی من نەمود نەتەوە من نایژم ملت ئێمە تەنیا ئومەتێکین لەم جیهانە کە شێوەی ژیانمان و کوردیەتمان بە پێچەوانەی هەموو دنیاست. شێوەی ژیانمان و کوردیەتمان بە پێچەوانەی هەموو دنیاست. کاکە گیان بەردەی و کۆیلەی نەریتە کوردی نییە بەڵام نەریتی مەسیحیە. بەڵام هەموو ئوروپا دەرسەدێکی فرە ١٩ کۆیلە بووگە تا بە ئیمڕۆژیش کۆیلەست. کۆیلەی وا لە خوێنیە بەڵام نێ لە خوێنە ئێمە. بۆیە من ئەتوانم جەهانە کوردی لە ناوە قسەی مردمە دەربێرم بە تۆ بڵێم تەقابڵە ئێمە ڕوبەڕووبوونەوەی ئێمە لەگەڵ مابەقیەی جیهانە ڕوبەڕووبوونەوەی نەزمە کوردیە لێدان دوو جیهانە دوو پەڕەدایمە. کوردیەتەکە ئینسانیە لەسەر کەرامەت و ئازادی و اختیار وێسیاگە نظام سوڵتە لەسەر ئینقیاد و سوود و ئستسمار و تەبعیز و کۆیلێتی وێسیاگە. ئێمە هەواپەیمای F-35مان نێ بەدەسەوە. ئێمە تەکنۆلۆژیە گەورە نێوە دەسمانۆ بەڵام ئێمە نەزمێک و تەمەدونێکی عەزیمی ئینسانیمان هەست کە تیا بیرمان کردگەسۆ ئێمەیە ئینسان چۆن ئینسان وین و بۆ ئەمە بەرەو کوردیەت چووگین. توجه ئەەکەی تۆ وەختی ئەمە نەفەهمی هەروە لە خۆتۆ هەڵخەیتۆ. مەسەلەن من بۆ خاتری ئەوەی ئەم فەلسەفە کوردیەی خۆمان کە هاتووە باسی بکەم بۆ خاتریەوەی ئێوە بفەهمن ئێمە چۆن حەملەمان پێکریاگە هاتم وتم کوردبوون زوان نییە کوردبوون جلوبەرگ نییە و هاتم تەوزیحمدا وتم ئێمە زوانە ئستانداردە کوردیمان نییە. من بۆ هاتم وتم گۆرانی زوانە داناییە کوردی بووگە بۆ خاتری ئەوەی ئێوە بفەهمن کوردبوون تەکە زوان فەرقەکە. پاشان سابتی بکەم چۆن سەرزەمینە کوردەوار لە بین چووگە سابتی بکەم زوانە تورکی زوانە فارسی یەهود ساختەس. پاشان تۆ کە ئەڵەی گۆرانی خودە ئەم زوانە حەچیکتیانیە. مەسەڵەن تۆ بڕۆی شعرە مەولەوی بێری و سەیدی بێری و بێسارانی بێری بێژی ئەمە هۆڤیەتی واتی حەچیتیانیە حەچیتیانیە. مستەڵەحات مەولەوی و مستەڵەحات سەیدی و بێسارانی ناگا بە یەک شعر مەولەویە بەلخی ناگا
مولانا جلال الدين محمد الرومي ناكا مصطلحات الصوفي قرانة يدو 100 سال رابردو يدروس كرياك كمحاولة كرياك بزوانة قراني بيجيتي گزارش لجهان انقياد صوفي قرية جولك ساز أدا وبدرد أو أخوابي خيتناوي توالت وسيفون كيشي بسريا چی بدرد إيما أخوان اوی که دانایی کردی در اخا اوی که تفاوت نظم کردی در اخا تک نظم جهان انقیاده انا تو دیر صوفیانه قصه کرده مولانا لتو فرا خوشتر ایجیتی خیلی عمیقتر ایجیتی بایزید بستامی عطار فرید الدین عطار لمنطقه تیرا لتو فرا مهمتر وتکیسی ام جولک سازانه لتو فرا مهمتر وتکیسی لمحوي ولناري فرا مهم تروت كيسي زوان قوراني فقد يكار كرديز تو بفهمي لم سرزمين إيما دانا إنسان دانا زواني فرقي كردقا مصطلحات الجهاني فرقي كردقا بويا إيما هاتي نوتمان در يعني چي شاي شيرين صفت يعني چي داناي دوران يعني چي دونا ودون يعني چي ایر یعنی چی؟ دیتو اگر من تنوی زوان هربی مالا بخوتا خوی بیتو چی؟ حیج دیتو چه فرقی کولا من وم زوان اقساکم ومن نایجم کلاشی خروس وما ایجم کلاشی دی چاو درهات دیکه چی خو؟ بیتو چی؟ چی والا پشتا؟ حیج تو وقتی نتوانی گزارش لجهانك بدهی که فرقی تو تکی خلقی ترا دربخا و چه دردیگه خواه؟ دی تو امریکایی و چه دردیگه خواه؟ تازه تو پستری لامریکاییه اگر هر وکو امریکایی فکر که تو دی تو اگر صوفیزایی کی عرفان بازی والله تو بگرد پای شای نقشبند نخوی تو بگرد پای بایزید بستامی به توز پیکیشی ناگی به توز پیکی مولانا جلال الدین ناگی ابن عربی ناگی ابن رشد ناگی اتنا ما ترهات و حلقستن و داخستن لچیه اوی که امت نبو ایمه گوره اکات جهان کردیه كرديته لبروي فرقك لقل دنياي انقيادا فرقك لقل نظم جهانك ترى بويا مشتك دهاتي نوكر جولك بناوه رونا كبير بناوه رهبران حزبي خليكن بناوه شناس خواز خليكن تو شناسة چه اخوازي چي ام شناسة تي هل درياغي تو چي فرقكاتك الدنيا ولا من وما ناجم قلم اجم خودكار ولا ناجم خودكار اجم پن دي چاو در هذا ويتو پن دي چيكم دي ما چه فرقي كا فرق والا او جيگك تو لإنسان بونتا ولا مواجهه وروب الروبون وتلقلا ام دنيا تعريف خود كردويتو من وافكركم من بيم واي ام جهان واروات الريوة جيان يعني اما زندگي يعني اما فلان يعني اما ديتو حاج كاملة معنتانية ولا من وما ايجم خودكار نا ايجم بن دي اويتو بن چيبكم اويتو چي داناي دوران اگر قراروي خواوي ظهور بكا دي مسيحيتيش هروايجي شيعيش هروايجي اديان ابراهيميش هروايجن خو كچي دي ما چه فرقي كيستكي توا تا اوي اما ثابتي اكين ايجين يهودي ايجي خوا وحي اداب انسان كي تايبت كهري بجارده اي كابنيو نرخوي وبي ايجي برو بيغور من فيرق صد اكم وام قسقسي خواز يا اميك خوا خوي لجسم بشراتيت الدرو وكو مسيح وتيت تاوان خطاي انسان بدات وانسان ايشي حتشيك او يجي بجيكا تا بتوانيت كوملغا بگوڕێ ژیان ئینسان بگۆڕێ تعریفەکانی بگۆڕێ
ودروسيكا ولي من وتم جهان كردي واناكا نكسي شبروات أشكوتي تا جبرائيل وماشين فراري وبيتو سراغي نكسيك إشي خوا نتفي حلقل توي فوي بكاتنا وواجن جنيك توجوكي يا خوا مأموريتي داوي وكاورا بوحي وكتيبي بوبنوسي وكو لو حكان موسى بناو الده فرمان كهاوردي خوار وتم لجهان كرديا تواو مراحلي كبحث يكن أم قابيانا كبحث يكن والجهان كردي أروابيا ليودوا دون ودون بون لناوي يك إنسانا اتفاق كوي إنساني دون ودون أوي تا أغوريت وتا بيقيني أغا وتا حقيقة أويني وتا واقعي أويتو وأم إنسانة تواني دنيا بغوري أم الداناي دورانا أم الداناي دانايانا أم الداناي مشكلانا چون يتي بير كردنا ولا كرديا ولا جهان كرديا حاتن الداناي دانايان بغو نخوا مأموريتي بيدا نخوا ايواد سكجنيكي بي اوسكا نخوا لكوجبنيكا لكرسوچيكا لكرسوچ مزگوتيكا لناو اشكوتيكا يخي بي اگري بلكو ام انسان بجيانك ايكا وبتعمقك لدرون بغواص قريك لجيحون درونا ايكا جيحون درون الدجلي أسرار كبر لسر بر لناسياق أن كان چز خويا أچيتناوي وأتواني بيشكينيت وأم در بشكينيت وبيت درو جهان حي أبيت ناقهان أم إنسانة تصويري كي تلم جهان أكا وداناي دانايان تتدرو بو چون داناي دانايان أبي نريتو كردي بروج بكاتو إيرادكان رابردو تصحيح بكا تا كوملغاي كردوار بشوين أوا أما بواتا برو توجه كان أساس مبارزة الرابرين كردوار السربخو درخستن جياوازي فرق نيوان دو جهان كردي جهان انقياد نظام السلطة كردية للجهان ولا بارادايما معنا فياكا نلا النجاد نلا الرجاز نلا الدولة ملة قانوني بل كل حياة الطبيعية متمدنانية إنسان هنرمندك سياد أزل بنمان هنر تا إنسانك بيدا بيد للروبونوي هنرمندانا جهان جوري دار جينيت كجيان لسر بنماي أخلاق لسر عنصر اختيار إنسانكي خلاق هنرمند دروسكا كبتوانيت چونيتي ابتكار خوي انديشي خوي تيجيشتن خوي بدال الجهان دورو بري وبي خلقينيت لترحي كي ترى لرنجي كي ترى لبوني كي ترى وأساسي هزمه بويا كسي كلام الرابري نافهمي چون ام كسد جهري در خوار درياغه هيسلي برسبيجه دولتي بريطانيا دستوري گشتينيه هاي چونوي همو إيرانيا كان افتخار بوا كان انقلابي مشروطية قانون أساسي إيران بر أساس بلجيك وفرنسا وسياقة هي آفرين هي بارك الله هي داوة شيء ديتو أحمقي نافهمي أما كاني خطرناك بس بريطانياي فرا لتو جير ترى حاري بوغا چون ام دنيا أو داير جانگا أو داير جاندگا أو أزاني تكچيا شركا بريطانيا أزاني بقيني لكرده نلدما قوبان ننجل كردي نلزواني كردي تو براكم بجلاكات كردنياي بنزم كردية ككردي بمواجهية كتك الدنيا بوغي وكردك تكردي نبهاتواني وأرواتواني وبردمواني وبوانا ناوي تكرد
تۆ وا قسە ئەەکەیت و پاڕاو قسە ئەەکەیت دزی خائینی سەرزەمین فرۆشی بێکەرامەتی کۆیلەی تۆ کورد نییەی بەڵام هەیە ئەڕوا تەوانی و هاتووە تەوانی و وا قسە ناکە بەڵام مەردە بەڵام بە سەخاوەتە بەڵام بە گفتە بەڵام دەستدارە بەڵام کەسدارە بەڵام بە بنەماس بە ئەتبارە ناموسدارە ئەمە کوردە و تۆ کورد نیی ئەمە ئەو جەهانە سەوا نظام سڵتەوە ئینقیاد لێی ئەترسێ چون نمونەیەکە سمبولێکە کە ئەتوانێ ماترێکس نظام سڵتە بشکێنێت غەیبخانەی سڕە جەهان سڵتە بشکێنێت ئەو ئێژێ دانای دەوران خوا تێرێتی ناوی منجیە یەخوایەوە لە ئاسمانەکان و فوەکە چفەکاتە گوێی یەکێکە ولا جهان كردي جوانية هر إنسانك منجية هر إنسانك أتواني داناي دوران بي بلام أبي دوناو دون بويت ومراحل دوناو دوني تابيوتو شاو شيرين سوار براني أم جهان براني جائسة أزانيت ورزش طبقية أشراف أوروبا كحاكم بأم جهان وتواي تجير الدسيانة ورزش طبقية أشراف سواركارية أسب سوارية راو كردن سيادية راو كردن هنا خط خويرينية هنا طبقية أشراف حاكمة برم جهان صار راوكا بي ايجيت ورزش الراو هنا أشراف زان غولف أكا تنیس ئەکا وا لە ناوە کلوپێکا تۆ بە دەرگاکەیش و ناتوانانی بڕۆیتە ڕێوە خۆ فوتباڵ بازی ناکا تێ هەڵبریاک فوتباڵ وەرزشە ئەوامە وەرزشە ڕعیەتە ئەشرافزادەیە ناڕوە فوتباڵکە گۆڵفەکە تەنیس ئەکا سوارکاری ئەکا سوارە ئەڕانێ بۆیە تۆ لە جەهان کوردیا تو گردون أراني تو جهان أراني تو سيادي تو دانا سيادي تو دامياري هدو أمانا نافهمي چی أفهمي لم دنيا دولاركو پولكو نانكو معاشكو أمانة تيجي أم دنيا واسع وإدارة كري تو تعريف للثروة هز لاقتصاد هز للجامعة هز لأخوة هز لشن تو تعريف للدصلات هز من لدي بيتكي بيشوترا وتم بزانة جهان السلطة جركيسي دصلات لتوي إنسان بسيني بيخات جيرفان أخوي چۆن لێ ئەسێنی ئەزانێ گەڕێ بزانێت چی بە تۆ دەسەڵات ئەدا چی لەبەرەوەی تۆ ناموسە بوێ و تۆ شەرتە کردوێ و تۆ کوڕە بوێ کەنیشکە بوێ براد بوێ باوکە بوێ قەوم بوێ عەشرەتە بوێ دەسە بوێ ماڵە بوێ و ئەمانەت لە ناوی یەکتریا پێچیاون تۆ دەسەڵاتە هەست ئەمە خەتەرناکە حاڵیتە ئەمە ئەو ناتوانێ قانون خۆی بەمرتوابە تۆ ناڕۆیتە دادگا تۆ کێشەکانە ناو بنەماڵات ناو شارتە 4 نەفەر بە یەک و دانیشن حەلی ئەکەن لەسەر نەریتە کوردی قازیە تۆ بێکارە زندانە تۆ بێکارە دەسەڵاتە تۆ بێکارە لذا ئیشێ مردم وابەستە بکەی مردم بکەیتە دز و درۆزن مردم بکەیتە کڵاوچی و ساختە چی مردم ئیتر ئابڕوو بەلای و مهم نەوێ شەرم بەلای و مهم نەوێ خەڵک ئەوێت و کڵاوچی پوڵە مەردەمەخوا بێ ئەعتبار و گۆوە دەرەک ڕوا ئەعتبار لە بانک ئەسێنێت ئیتر خەڵکی بۆ چییە خەڵک یەواش کێ حەقی ئەسێنێت و قانون هەنە کێس هەنە دەوڵەتە خەڵک کاوە کڵاو بەردار خەڵک کاوە کڵاوچی ساختەچی پوڵی یەکتری بخۆن دەست بە نوێژێنی یەکتریوە و ماڵی یەکتریوە تەعەدا لە یەکتری بکەن ئیتر کەسێک نییە لەگران نەزمە کوردی نییە بەریان پێ بگرێ نییە
کاورا 6 مامۆی هەست یەک مامۆی خاوەندارەتی لێ ناکە گشتی دەستی گرکۆ قەی کڵاوی خۆیان بان نەیوە دەی تۆ تەنیایت و دەسە نییە و یەک نەفەریت و کەسێک حقوقتی خواردەگە دێ ئەگەر ئەڕۆی ئەی کوژی ئەڕۆی مجازاتی ئەەکەی ئەڕۆی لێ ئەسێنی ژن مناڵەکە بێنانەکەوێ مەجبور ئەوی بڕۆیتە دادگاهە دەوڵەتە ئێران دادگاهە دەوڵەتە تورکی دادگاهە حکوومەتە هەرێمەلی جاران برات بوو ئامۆزاگە بوو پورزاد بوو میمزاد بوو عشیرە بوو لە پشتاو یەکێ نەیەتوانی نانە بخوا پۆڵە بخوا وەزعیەتە بخوا تەعەدا لێ بکەم تەجاوزە پێ بکە ئەمە ئاستانەی دەسەڵاتە ئەفەهمی ڕەبتی بە ناموس و بە سێکس و بە لەزەت و بە شادی نییە حوزەی دەسەڵاتە کێ ئەمڕۆ پشتە حکوومەت ئەگرێ فرە بۆی ئەزیڕێنێ نۆکەر سفەت ڕعیەت سفەت ئەمانە لە توولە عمریانە خۆیان یەک سەفەتیان نەوگن نە پیاگوگن نە ژنوگن شەق ئمڕۆ لە پشتە دەوڵەت ئەوە شوێنێ ئەوە نە ئوغدەی هەست خۆی بە تەنیایی مەسئولیتە شەق خۆی ناگرێ بەڵام لە پشتە دەوڵەتە بەناوە کارمەندە دەوڵەت شەقا لە خەڵکی ماڵە مەردم ئەخوا تەجاوز و خەڵکی ئەکاتی هەڵەدا لە خەڵکی ئەم حەیزە لە توولە عمریا پیاگ نەوگە دەوڵەتی کات و پیاگ جا بڕۆن هەر شارێک لە ڕۆژە ئەوڵ و هەر شارۆچکە و لادەیەک کە کۆرپۆریشنە ئێرانی بە سوورەتە مۆدرنی هات چووتە پیدانا و ئەو شارە موئەسساتی برد خەڵکی ئەو شارە فاسدە چون خەڵکی ئەو شارە ئەگەر لە توولە تاریخە نەیتوانی لە خۆی دفاعکە ئیستە لە پشتە ڕەزاخانە پەهلەویەوە کەوتە گیانە ما بەقیە مردم لەژێرە کارمەندە دادگوستەری بوون کارمەندە بانک بوون کارمەندە ژاندارمەری بوون کارمەندە قەزاق بوون ئەوە کەوتە گیانە مردم پس ئەوەی کە ئێمە پێی ئێژین کوردیەت نە ناسیۆنالیزمە نە فاشیزمە ئینسانە فەرهیختە ئینسانە عاقڵ ئینسان کە لەقەبە ئینسان بە خۆت وەرکێشی لەحزەیە فکر بکەرەوە ئەم جەهانە چۆن کارەکە نەزمە تەبیعیە جەهانێکە کە ئێمە ئەژدادمان دایە نیاگەتیا کەرامەتمان بوێ ئینسان وین ئەساس اختیار وێ ئینقیادەکان خۆمان هەڵی ئەبژێرین لەبەرەوەی ژیانە ئینسانی بکەین ئەرباب بەسەرمان و حاکم نەوکە ئەو نەیوت کە من لە ئاسمان وهاتکەم خوا هەناردگمی قسەی من فەقان ڕاستە ئەو لە جەهانە کوردی بەر بە خەلاقیەتە تۆ ناگرێت بەر بە گەورەیە تۆ ناگیرێ بەر بەوەی کە تۆ ببی بە ئەو شتەی کە ئێشێ ببی ناگیری بەڵام لە جەهانە ئینقیادا 1 ملیۆن ستۆپ و تورمۆزە بۆ دانریاگە 1 ملیۆن سرعەت دیرە بۆ دانریاگە تۆ ناتوانی لە حاڕیاگێکی تەنهای بێدەسەڵات قۆناغێکی تر بۆڕید هەر ئەمەیتە کە هەی ئەمانەی بەناوی کورد قساکەن گەرەکیانە بێژن جەهان هەر ئەم شکلیە لذا کورد وەحشی وگە کورد هەزاران ساڵە داگیر کریاگە چۆن کورد هەزاران ساڵە داگیر کریاگە ئینسانە جاسوس ئینسانە بێدایک و باوک چۆن کورد هەزاران ساڵە داگیر کریاگە گەرەکیانە بێژن کورد هەر هیچێنە وگە وەحشی وگە نەفەهم وگە بێتەمەدن وگە بێشەخصیەت وگە تا ئەمەی کە جەهانە غەرب شەخصیەت بە دنیادا ئێمە نەزانیکمانە ئەخلاق چییە نەزانیکمانە ئازادی چییە نەزانیکمانە بەشەر ئێمە خەیلی بەرنەمانە شتانمان نەزانیگە و خەیلی بەرنەمانە جەهانە کوردیمان دروست کردگە کە نمونەی بەرجەستەی متەبەلور ئەوێتەوە مەسەڵەن لە یەکێکی وەکو سەلاحەدین ئەیوبیە سەلاحەدین ئەیوبی فقط شخص نییە سەلاحەدین ئەیوبی چەکیدەی فەرهەنگ و جەهەنبینی کوردیە بێدەوڵەتی کورد زمانێ دەست پێیەکە کە نەزمە کوردی هەتایە لە بینەچێ نەزمە کوردی ئمڕۆ بەشێکی فرەی کەوتکەسە ژێرە خۆڵەمێشە کە هاتەوە دەوڵەتە نەریتیە کوردی دەست پێیەکە کە هاتەوە ڕەوایەتی کوردی کە ڕەوایەتە کوردی هاتەوە ئومەتە کوردی لەژێر ئەم ڕەوایەتە یەک ئەگرێ و تەمامە ئەم دوژمنانە عەمەلەن لە کار ئەکەون
پس ئێشێ نەزمە نەریتیە کوردی و جەهانە کوردی بێتۆ و ئەمە هەموو جارێک بە زوهور دانایان هات. دوای 300 ساڵ لە قەتیسکردنە جەهانە کوردی و بە ئینحراف بردنی بەلاڕێ بردنی و فاسدکردن و ژەهر دەرخواردانە ئینسانە کوردی لە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بۆ یەکەم جار دوای 300 ساڵ دووبارە نەزمە کوردی، دووبارە بیرۆکەی کوردی دەسی پێکردۆ و ئەم جارە داوکارانە دەوران هاتن، داوکارانە دەوران تین هاتن و ئەمە ئاخرین شۆڕشە. پس ئێوە دیتان لە دیبەیتەکەی ئەمشەوە من تەوزیحمدا تۆ ئەگەر نەفەهمی ئەساسە ئەم جەهانە چۆن کارەکە کوردبوون یعنی چی، وەخت نافەهمی بۆ دەوڵەتی بریتانیا دەستوری گشتی نییە بەڵکو کامن لۆی هەست وەکو عنتەرە ئاهەنگەریتان پێتێت ڕۆنە جێگەیەدا ئەنیشن کاورا پیتەخەنەتان ئەکا تو چ نادانی تو چ جاهلی وەلی ئێستا دانەی ڕاپەڕنی بڕوا لە بەرامبەرە ئەو نادرووسە بنە جوولەکە دانیشێ وەختی مثالە بریتانیا تێرێتۆ چۆنە کە سنەتە بریتانیایی قەشەنگە بەڵام نەزم کوردی و جەهانە کوردی قەشەنگ نەبوو. ئێوە حەملەتان پێکرد، حملتان پێکرد، دەوڵەتە کۆرپۆریشنیتان دروست کرد بە هاوکاریە جوولەکە کۆرپۆریشنە ئێران، عێراق، تورکیە، سووریە. ئێوە حملتان کرد بەر ئەساسە داناییە کوردی بە دروستکردنە تەکیە و خانەقا و بنەماڵەهای تەریقەتی و بە دروستکردنە بەگەدەگادار ساختە و سەرانە ئێڵە ساختە و بە دروستکردنە تاریخ ساختە و مؤسسات ساختە و بە فاسدکردنە ژیانە ئینسانە کوردی، عەقڵە ئینسانە کوردی و نەزمە ئینسانە کوردی. من لە گزارشدان لە تەساویرە ئینسانە کوردیە باسە ژنێکم کرد دەمە کۆرپەکەی گرت لەبەر ئەوەی کە ئەوانەی کە ئەو فکریە کرد مبارزە کوردن نەگیرێن بەدەسە جاش و کۆرپەکەی مرد و ئەو ماو یەک دنیا غەم. ئەو ئینسانە ئەو کورد بوو. باس ئەوەم کردانەیە ئینسانە متەناهی چوو بە گژە نامتەناهیە دەوڵەتە وتی جنازەی کەسە خۆ ممگەرەکە بێ بمدەیتێ نانهێشت. کوردیەت ئەوە بوو کوردیەت ئەوە بوو کاورا لەسەر قەوانین دڵی قەوانین کوردی لەسەر حکم کوردی لەسەر ناموس کوردی وێسیاو ئەوە بوونە ئەشکیا. ئیستا دزی، درۆزنی، حیزی، سیستەمە بانک، سو، ڕەبا، فاحەشەگی، جاسووسی، گەوایی، حیزببازی ئەمانە گشتی بەرزەد جەهانە کوردیە. خەڵک بێدایک و باوکردن، حملەکردن بە ئەلقابە خەڵکی لاوە باوکە تۆ باو نانە و نانەسە ئیستا لەخوا ناوێ. نا ئەوە نان نییە، ئەمەی کە تۆ کوڕە پیاگوی باوکە و پیاگوێ، دایکە وە شەرەفوێ، دایکە وە ناموسوێ، باوکە وە ناموسوێ، ناموسیان بوو بێ، خانەوادەداربی، کەسداربی، لاداربی، نانداربی لە تۆ عنسورێکی مەطلوب دروزەکە بێدایک و باوک نییە، بێ هەمە چیز نییە، سەفەتە هەست. تۆ نەجابەت و عەسڵزاگی و دایک و باوکداری و خانەوادەداری و تایفەتداری بۆ بە ئیرس ماگە. پول نییە، پول چی پێکەیکەیتە چاوت ئەیکەیتە ڕۆن ئەیهەسویتە قەی بەدەنە لوتی پێ عەماڵەکەی چی پێکەی پول. قدرەت ئەمەسە ئەفەهمی پول یەکێک لە ئەبزارەکانە قدرەت ئەمەسە تۆ 200 نەفەر 300 نەفەر 400 نەفەر لە پشت داوێ بدناسن پرسە ئەکەی 2000 نەفەر تێتە پرسەکەت 20,000 نەفەر تێتە پرسەکەت بەمە ئێژن قدرەت. ئەمە قدرەتە تەمامە، ئەمانە قدرەتە. ئەم دنیا بەر ئەساسە قدرەت داڕژیاگە و ئێمە جنسە قدرەتمان ناسیگە. جەهانە کوردی بە هەر ئینسانێک بە ئەندازەی کەرامەتی قدرەتی داگە کە قدرەتی بوێ. هەچ کەس بێ دەسەڵات نەوێ، هەچ کەس گشتی دەسەڵاتی بێت. تا کەسێک نەتوانێت کەسێکی تر بە بەند بکێشێت، تا کەسێک نەتوانێت کەسێکی تر کۆیلەکە، تا کەسێک نەتوانێت تەعەداکا لە کەسێکی تر، تا کەسێک نەتوانێت تەجاوزکا بە کەسێکی تر.
بۆ ئەمەسە جیاوازیە نێوان شۆڕشە ئێمە و کەسانێکی تر. تەنیا کەسێک کە شۆڕشی واقعی کردگە تەنیا کەسانێک کە کردیان ڕاپەڕینە کوردەوە سەر بەخۆست تەقابڵ دوو پارەدایمەتەکە یەکتریا انقیاد و اختیار کوردیەت و نظام سڵتە ئەمەسە شۆڕش نەزمێک کە تەمامە ئینسانەکانە سەرزەمینێک و ئومەتە کوردی تیا دەستیان هەست دەخاڵەتیان هەست دەستدارن کەسدارن قدرەتمەندن و بە کۆیلێتی ناکێشن جەهانێک کە ئینسانێکی تەنیا تاک و تەنیا لە ئیندیڤیدوالیزمە قەتیسکریاک گولیلێکریاک ئیزۆلەکریاک بێدەسەڵات هاڕیاک نۆکەر و کالای دەوڵەتە کۆرپۆریشنی دروست کریاگە ئەمە تەکە ئەمە فەرقەکە خەیلێ فەرقەکە. تۆجۆکەن ئەمە خەتەرناکە ئەمە خەیلێ خەتەرناکە چون دنیای غەیبخانەی سڕە دنیای وەهم نظام سڵتە و نظام انقیادگەر و کۆیلێتی ئەشکێنێت بۆیە پێشن ئاخرین شۆڕش و ئەم تایبەتمەندیە فقط لە ژیانە ئینسانە کوردی و جەهانە کوردیە مەوجودە ما بەقیەی ئینسانەکان لە بەستەرە فەرهەنگە کۆیلێتی هاتکن تا بە ئیمڕۆ کۆیلەن جەدەن دەرجەد تا بە ئیمڕۆ کۆیلەن تا بە ئیمڕۆ سەغیرن ولی ئینسانە کوردی سەغیر نەبوو لە سەغارەت نەبوو خۆی پێوانەی ئەمەڵ بوو بۆیە من وتم هیچ دینێ لە سەرزەمینە کوردەوارە نە بە شەریعەت توانی بێت نە بە مناسک و سنەتی نەیتوانی هەر کە هاتم سەرزەمینە ئێمە بەخێر بێت وتی من جوولەکە وتمان بەخێر بێ وتی من مەسیحی وتمان بەخێر بێ وتی من بودایی وتمان بەخێر بێ وتی من ئیسلام وتمان بەخێر بێ بۆ چون ئێمە ناموس کوردی بیا و بەس شەرتمان بوو و نەریتە کوردیمان بوو پێویستمان بە نەریتە ئیسلامی نەبوو پێویستمان بە شەریعەتە ئیسلامی نەبوو پێویستمان بە شەریعەتە جوولەکە نەبوو پێویستمان بە شەریعەتە مەسیحیەت نەبوو پێویستمان بە مەناسک و مەراسم و نەریتە ئەوان نەبوو دەی هیچ کام لەم دینانە بەسەر ئێمە زاڵ نەوگن خۆ هیچ کامیان نەوگن ئیستەیشە ئەوەی هاتکە بەر عەلەیهە ئێمە وێسیاگە بەر عەلەیهە جەهانە کوردی وێسیاگە هاتکە بۆتی بچوو کاتەوە بیکاتە زوان بیکاتە جل تۆ نەفەهمی جەهانە کوردی چه شەکلیە لە کاتێکە تو وایتە ناوی دڵی جەهانی کوردیەوە لە بەردەستە بەکاری تێری هەنووز کانوزە بڕێکی بەکار تێری ئەوەسە ئەو هەرگەرێکی بێژی خراوە و لاوە دەرد ناخوا و لاوە ئەوە خراوە و باشنی و ئەمە خاسە و مؤسساتی خاسە و دەوڵەت خاسە و مەملەکەت ساحێوی هەست مەملەکەت قانونی هەست ئەرێ یاسا سەروەرە حکوومەتی هەرێم ئەبێ دەستوری بێ دەستور ئەبێ دابنێت یاسا سەروەرە خەیلی غەڵەتە کرد کوردیەت سەروەرە جەهانە کوردی سەروەرە تۆی شێ ناموسداروی بێناموسوی ئەویتە خانەوادەی بارزانی ئەویتە تاڵەبانی ئەویتە ئەبەوجالان ئەویتە بنەماڵەی محتەدی ئەویتە بنەماڵەی مەچەی هجری و قاسملو و حەسەنزا و خالد عەزیزی و ئەویتە ئەم تێ هەڵدریاگە بێناموسانە تەوەجود کرد لە دڵ تۆ خیانەت تێتە دەر درۆزنی تێتە دەر فەساد تێتە دەر حیزی تێتە دەر گەوادی تێتە دەر ئیبنە سەفەت بوون تێتە دەر تون تو بێ سەفەتی ئەوەسە کاوران نافەهمێ کاورە پێژی بە ئینسانە ئەحمەق کاورە ئەحمەق وەڵا هەمێ اینجا هەمێ نەشنال هەستن ما خود مختاری میخوایم تۆ بەمە تۆ بۆ دروست کریاگی ئەم قسانە بکەی بۆیە گەورەتیان کردگە دەهاتی گەورەتیان کردگە فکرەکەی بۆین باخ و کراوات بوەسی ئەوی تۆ بەشەر ئەوی تۆ پیاگ ئەوی تۆ کورد ناو عوسەوێ ئەوی تۆ کرد عوسە تۆ وە نەریتە کوردی و ناموس و بیا و بەس و شەرد و جەهانە کوردی ئەوی تۆ کورد کاورای فاسد بێ بنەما کاورای بێ هەمە چیز کاورای بێ ناموس ئێوە ئێستا فەهمیتان وەختێوە یەکێ ئێژن بێ ناموس یعنی چی
بێ هەمە چیز یعنی چی؟ هیچ و پوچ یعنی چی؟ موجود ببوونەمانە خەڵک زانی کێسی وتکێسی، خەڵک ئەمەی زانی کە وتکێسی لایەوە خۆش.